سڵاوتان لێبێ و ڕەمەزانتان پیرۆز خۆشەویستانی من خۆشحاڵم کە لە پرۆگرامی خوانینیگار لە شاشە جوانەکەی دیمەن تیڤی پێتان گەشتمەوە. ئەوڕۆژ بە هەمان شێوە میوانی ماڵەکانتانم لە بۆ ئەوڕۆ سوپێکی یەکجار تایبەت حازرەکەین کە پێویستە لە هەموو ماڵێک و دڵنیام هەموو ڕەمەزانان و لە هەموو ماڵەکان ئامادەکرێ. ئەویش سوپی نیسکە، بێگومان نیسکە کەشم نیسکی جیهانە و هەروە شعریە جیهانیشی لەگەر بەکاردێنم. لە بۆ سوپەکەم پێویستم بە نیسک و شعریە زەیت هەروەها خێ پابریکا بیبەری ڕەش و کەمەک مادیشم پێویستە بێگومان لەگەر ئاوی گەرم و هەروە زەڵاتەی جەرجیر دروست دەکەم. لە بۆ زەڵاتەکەم پێویستم بە جەرجیر کوارک تەماتە هەیە لەگەر سرکە و هەروە ئاوی لیمۆ و کەمەک زەی زەیتون. جگەلەوەش شەربەتێکی تایبەت دروست دەکەین. هەمومان پێویستمان بە خواردنەوەیەکی سارد و بەتام و تایبەت هەیە لەبەرەوەی بە درێژایی ڕۆژەکەی هیلاک بووینە و لەوانەیە ڕێژەی ئاو لە جەستەمان یەکجار کەمی کردی بیلۆیە پێویستە شەربەتێکی بەتامیش دروست بکەین. شەربەتەکەم لە مۆز و فەڕاولە پێک دێ لە گەرم بن و بەردەوام ببین. پێویستم بە یەک دانە پیازە پاش ئەوەی کە ڕوونەکەی گەرمەکەم، بەڵام لە ئێستادا پیازەکە وردەکەم و حازرەکەم کە ڕوونەکەم گەرم کرد پێویستم بەوەی کە پیازێکی وردکرا بکەمە سەر ڕوونەکەی و جوان سۆری بکەمەوە. بەڵێ خۆشەویستانی من پاشەوەی کە نیسکەکەم لەسەر ئاگریدانە پێداویستەکانی کە پێویست بوو تێکەڵم کرد تەنها شعریەکە مایە تێ بکەم. ئێستا دەستەکەم بە دروستکردنی زەڵاتەکەم زۆر ئاسانە لەگەر ئەوەشدا زۆر بەتامە. جەرجیرەکەم خاوێن کردیتەوە شتیمەوە تەنها ئیکەمە دوو پارچە زۆر وردی ناکەم بەو شێوەیە تەنها بە دوو پارچەیی داینێن لەسەر قاپی پێشکەشکردن بەو شێوازەی. زەڵاتەی یەکجار ئاسانە لەگەر ئەوەشدا زۆر بە ئیستفادەیە و چەند دروستە زۆریش بەتامە. ئەزیزانی من بە پێویستی زانم کە سپاسی بەرهەمە تایبەتەکانی جیهان بکەم. بێگومان کابانی ماڵەکان لەوە تێگەن کە جیهان چەندە تایبەتە و هەروەها سپاس لە بۆ تورشیاتی زەیتونە بە جددی تورشیەکانیان زۆر تایبەت و بەتامە. پیشانگای سمارتیش لەبیر نەکەم کە هەمیشە پێشەنگ و پاڵپشتە لە بۆ دابینکردنی ئامێرە کارەباییەکانمان. ئەوەندە جەرجیرە پێم وابی بەسە. پێویستم بە تەماتە هەیە لەگەر کوارک. تەماتەکان زۆر ورد ناکەین. توانیت تەماتەی زۆر ورد هەر بەس لە ناوەن دەبیکەوێت دوو پارچە. ئەگەر هاتوو تەماتەکەشت وەکو تەماتەکەی من کەمە گەورە بوو ئەها بەو شێوازەی وردی بکە. بڵقەبڵقی نیسکەکەی دەنجی نیسکەکەی زۆر خۆشە لەگەر ئەوەشدا بۆن و بەرامەکی زۆر تایبەتی هەیە. دڵنیام کە ئێستا ئەنگۆش هەمووتان برسیتان و لە زەروی ماڵەکانیش نیسک هەیە. ئەزانن نیسکە ئیستفادەکی یەکجار زۆر و باش و تایبەتی هەیە. تەماتەکەش ئەوەندە بەسە. ئێستا دەسەکەین بە وردکردنی کوارگەکان یاخود قارچێک. پیستەکەی سەریم هەرگرتیە ئەوەی کە باورین سەریەتی هەرم گرتیە بەس ئەوەی ناوەوەی مایە. دڵنیابن لەوەی کە کوارێک سوودێکی یەکجار زۆری هەیە. ئەگەر ئەوها بەو شێوازە بەبێ کوڵاندن بخورێت. ئەوجا کەمەک بە تەنچیش وردم کردیە ئەگەر ببینن
لۆ ئەوەی ئاسانتر بی لە بۆ خواردنی. چی باسم کرد زەڵاتەیەکی یەکجار ئاسان و بەتامە. بە ئارەزوی خۆت ئەتوانی کواردگەکە یاخود زەرجێر و تەماتە کامەی حەزت لێبی زاڵی بکەی ئەتوانی زیاتر بەکاری بینی. ئەمن ئەوڕۆ جەرجێرەکەم زیاتر زاڵ کردیە، کوارگ و تەماتەکەم کەمترە. لە بوتامەکەشی تەنها پێویستمان بە کەمەک زەیتونە لەگەڵ سرکەی هێنار و ئەتوانی ئاوی لیمۆ یاخود لێمۆندوزی یان بیبەر هەر شتێک کە حەزت لێبی لە بۆ زیاد بکەی. خۆشەویستانی من لە بۆ شەربەتەکەشم وەچی باسم کرد پێویستم بە مۆز و فەڕاولە هەیە لەگەر ئاوی سارد. بە فرمان پێویستی لە ئێستادا لەبەرەوەی لە ناو سەلاجەی دانێن ماوەی سەعاتێک ئینشاءڵڵا لە ناو سەلاجەی دانێن ئەو کات پێویستی بە فڕ نابی. بەڵام ئەتو ئەگەر ویستت بەسەریعی شەربەتەکەت حازر کەوی زۆر ساردیش بێ ئەو ئەتوانی بەفری لەگەر بەکاربێن. فڕاولەکان تەنها ئەکەینە دوو پارچە لەبەرەوەی ئەسارەکەمان زۆر باش و زۆریش تایبەتە. براندی فەکیرە. سپاس لە بۆ پیشانگای سمارت کە بەردەوام ئامێرە کارەبایەکانمان لە بۆ دابی نەکاتن. ئەوڕۆژ شەربەتێکی تایبەت و بەتام و خۆشە خۆینەوە بە ئامێرە کارەبایەکانی فەکیر. خۆشەویستانی من سوپ و زەڵاتە و شەربەتەکەی حازر بوو. چی باسم کرد سوپی میسکمان حازر کرد لەگەڵ زەڵاتی جەرجیر و کوارگم حازر کرد لەگەر شەربەتی فەڕاولە و مۆز. ترشاتەکەم یەکجار تایبەتە. ئەوڕۆ زەڵاتەکە پێکاتەکی زۆر تایبەتی تێدایە. زەڵاتەی کوارگە و هەروەها گەنمەشامی هەم بابرین بە ئامادەکرایی تێدایە واتە بە گەیوی و گەنمەشامی بە وردی بە ساوایش تێدایە. کۆمەڵێک بیبەری ڕەنگاوڕەنگ و هەروەها جێزەر و کۆمەڵێک پێکاتەکەی دیکە تێدا هەیە. جگەلەوەش زەیتونی موشەکەلم هەیە. وەچی باسم کرد سوپی نیسکەکەشم زۆر تایبەتە. ئەوڕۆ سپاس کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەم بووم. سپاس لە بۆ سپاسەرەکانم. سپاس لە بۆ بابەتە کارەبایەکانی پیشانگای سمارت. هەروەها سپاس لە بۆ ناوەندی فەرمانبەران هەمیشە پاڵ پشتمانە و سپاس لە بۆ بەرهەمە تایبەتەکانی جیهان و سپاس لە بۆ ترشیاتی زەیتونە. سپاس لە بۆ شاشە جوانەکەی دیمە تیڤی کە هەمیشە هەلمان پێبەخشەکە پرۆگرامی جوان و تایبەتتر دروست بکەین. تا پرۆگرامێکی دیکە و ئێوارێکی دیکە پێتان شادەبمەوە. خاتان لەگەڵ.